نەبوونی ئاوی خواردنەوەی پێویست تەنگی بە بەشێک لە دانیشتوانی گەڕەکی کوردستان و عەمەلە شەعبی کەرکووک هەڵچنیوە. ئەوان وەک خۆیان دەڵێن ناچارن بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە ئاو بکڕنیان بچنە بەڕێوەبەرایەتی ئاوی کەرکووک تا ئاوی خواردنەوەیان بۆ دابین بکات. وەڵام ئەم منتیقەیە کە هاوین دیە فەیلەقی تر کێشەکەی زۆربەی ماڵەکە ئەم کێشەی ئاوەیان هەیە. ئێتر هەندێک گەڵێن خەتای شەمعەکانە، هەندێک گەڵێن خەتای ئاوەکەی لە دبزەوە نایە، هەندێک گەڵێن ماتۆڕەکان تەواو نییە. پێش جەژن قوربان هەنێ ئیشیان کرد بەسەرەن لە سەر جادەکە لە سەر جادە ڕیسیەکە سێ مزەخی گەوریان دانا بە حساب بۆ سێ مزەخی کە کامل بێت تر کێشەی ئاومان نابێت. لەوەتی ئەو سییانیان دانا و کێشەکان زیاتر بووە. ئەتر ئێستا ئەم ئاوە من خۆم چوومە لە دایرەی حکومەت بڵێن، چوومەتە دایرەی حکومەت لەوانە بە دووسێ ماڵ پیانەڵێن ئیتر تەنکەر ما بۆ نێرن. بەس ئەمەش هەرکردن نییە، یعنی بەڕاستی تۆ هەموو کاتێ هەر بێت و بچی بە دوای تەنکەرە ئاوە. منطقی ئێمەش ئەم منطقی لای هاوکاری و لای ئاسایشەکە و لای مزگەوتی سەلام ئاومان نییە. وەڵڵاهی لە پێش زێژنەوە تا ئیستا یەک پیاڵە ئاو لەو بۆریانەی ئێمە نەهاتووە. ئەچی شکاتەکەی لای مڵەخەکە وەڵاوە کابرایە دانیشتووە وەڵا ئەوە مدیرە قسەی لەگەڵ بکەن مامەستا وەزعمان وایە وەڵی برام شەبەکەکان تەواو نییە لە باجوان دزیان کردووە لاینیان لێداوە بۆ مەزراوین ئێوتم تو حکومەتیشی چییە کە ئەزانی کردوێتی دەبڕۆ بیگرە وەنیە قەچاغە بیگرە. هەر سەبارەت بە هەمان گرفتی کەماوی بەشێک لە دانیشتوانی ئەوگەڕەکە هەستان بە ئەنجامدانی گردبوونەوەیەکی ناڕازی و داوا دەکەن هەرچی زووە چارەسەری گرفتی کەماویان بۆ بکرێت. ئێمە نازانین بۆ حل نابێ ئەم مشکەی ئەمە ئەمڕۆ نییە ئەوە منێ مانگونیە کەوا دوو مانگە ئەم کێشەی ئەمە ئەم ئاوەیە پێشا قلەقلا هاتووە بڕا ئیستا کێشەکە ئێمە مانگونیە کە دوو مانگە قەترە ئاومان نایە ئاوەکە بە زعیفیەکەنەوە ناگاتە لامان ئێدە بلەر لازم خۆی بەعین خۆیانە جاران یاوت مۆزەخەمان کەمە یەک مۆزەخەیە کە بەشتان ناکە ئاوەدانەوە بووە ئیستا سێ مۆزەخەیان داناوە سێ مۆزەخەکە نەیەکوێت نەعیش نازان مەقسەد لەم لایە هینەکە لەم لایە کێشەکە لە خوارەوەی نەیەکوێن نەعیش ئەو ڕۆژە هاتین لزنێ لە بەغاوە هات ئەلەسا کێشەکانمان بۆ حل بکات و لە جێژنە شابوو قەترە ئاومانەبووتی بابە من وحد بێ لە بەغاوە بەم جێژنە هاتووە بۆ کێشەتان بۆ حەلکەم لزنەم لە بەغاوە هاتووم بۆ تا حەلکەم وەڵی هەر وعودەکە بێ هاتا دوای نیۆڕە بۆ جێژنە هەتا دوای نیۆڕە لێ ڕاوەستاوین خوا ئەگەی لێ هاوردمان بردوماتێ لەو ڕۆژ قەتری ئاومان نەهاتووە. سەبارەت بە چارەسەر نەکردنی ئەو گرفتە پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەرایەتی دابەشکردنی ئاوی کەرکووک بەڵام وەڵامیان نەداینەوە. گرفتی کەماوی بە تایبەت لە وەرزی هاویندا بۆتە گرفتی سەرەکی بەشێک لە گەڕەکەکانی شارەکە بۆیە هاوڵاتیان داواکارن ئەو گرفتە چارەسەر بکرێت و حکومەت بەدەم داواکاریەکانیانەوە بچێت. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.